بازاڕەکانی سۆران زمەیان دێت. هاوڵاتیان هاتوون ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان دەکەن. جەژن و بۆنە ئیسلامیەکان لای گەلی کورد هەمیشە بایەخی تایبەتیان هەیە و ڕێوڕسمی کۆمەڵایەتیان بۆ ساز دەکرێت. ئەگەرچی تا ئێستاش دۆخی دارایی هاوڵاتیان ناجێژیرە، بەڵام ئەمە خەڵکی لە گرنگیدان بە جەژن سار نەکردوتەوە. دەبینی لە ڕەمەزانی ئێستا خەڵکەکی زۆر ئامادە سازێکی باش دەکات لێ بۆ جێژنەی، چونکە ئەم جێژنەی ڕۆحیە. ئێستا مەسەلەن زۆر جێژنەمان هەیە ڕۆحی نییە، ینی هەر جێژنە بەنەوعاچی بابرین، بەس ئەو جێژنەی ڕۆحیە. جا خەڵک حەز دەکات بێجگە لە خودی خۆشی کە خواردن و خواردنەوەکی باش حازر بکاتن، حەز دەکات ئەو خواردن و خواردنەوە پێشکەشی خەڵکیش بکاتن لە بەرەوەی کە لە ڕووی حەسەناتی و حەسەناتێکی زۆریشی لە بۆ دێتن. بەنسبەت هاوڵاتیان ئامادەکاری خوتاوکەن بیان جێژنێکی پیرۆز و مبارەکە، فعلەن جێژنێکی پیرۆز و مبارەشە و خصوصەنیش لۆ منداڵان، یعنی خەڵکەکە بە زیاتر لۆ منداڵان دێشای بکڕی بە حکمی ئەوەی کە منداڵەکان جێژنە لایوان زیاتر گرنگتری پێدەن لەوەی خەڵکەکەش ڕوو لە بازاریان. بەوتەی فرۆشیاران لەگەڵ هاتنی جەژن بازاڕەکان بوژانەوەی باش بەخۆ دەبینن. لە چاو ڕۆژانی تر خواست لەسەر کەلوپەل و پێداویستیەکان زیاتر دەبێت. بەڵێ دەورێکی سەرەکیە بۆ نمونە هەیە بەرنامەی نییە جل بکرێت، جلەکرێت لەبەر جەژن، خواردن، بە تایبەت شیرنەمەنیەکان، ئەو شتانە کاریگەری هەیە لەسەر بازاڕ و سودمەندبوونی کاسبکاران لە هاتنی جەژنی ڕەمەزاندا. ئەلحەمدوللا بەهۆی هاتنی جێژن ڕەمەزان ئێستا کە بازاڕەکانی سۆران زۆر قەڵبەرقێکی زۆر بە خۆیانەوە بینیوە، کڕیارانیان کڕیارێکی زۆر هەیە لەسەر ئەشای جێژن و ئینشاڵڵا ئەوە هاتنی جێژنی ڕەمەزان جێخۆشی و شادی هێناوە بۆ مسلمانان. جەژن و بۆنە ئیسلامیەکان جگە لەوەی بایەخی کۆمەڵایەتیان هەیە، دەرفەتێکی گرنگی ئاشتەوایی و دۆستایەتین. هەمان کات جوڵەی ئابووری بە بازاڕەکان دەدات و کاسبکاران بەهۆی ئەم بۆنە و جەژنانەوە سوودی دارایی دەبین و بازاڕیان گەرم دەبێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.